ما كردستان تدا درباز ببزانین دنباش اومد دنهادا هلویست آلین سیاسیان کو فراکسیونن نابا پارلمنتوی عراقین کردی چیه سبارت به رو شهر ما کردستان بەڵێ ڕاستڵاو لێ بێ پێشەوەی بێمە سەر و بابەتەمێ و بڵێم کە دانیشتنی پەرلەمان وا بڕار بوو کاتژمێر دەست پێ بکات بەڵام نزیکەی نیو کاتژمێر هەڵپەسێنرا بۆ هۆی کە ڕێژەی یاسایی خۆی تەواو نەکردووە سەرۆکاتی پەرلەمان ئاماژەی بۆ کرد کە دوای نیو کاتژمێریکە دەست بە دانیشتنەکەکەنەوە مێ بڵێم کە مراد سەرنجەمی لایەنە ئەساسیەکان لە ئێستادا زوومی خۆیان خستۆتە سەر ئەو بارودۆخێکە لە ئێستادا لە هەرێم ئەگوزارێ بە تایبەتی سەرجەم فراکسیۆنە کوردیەکان بۆ پێی کە تا ئێستا هیچ بەیاننامەیەک یاخود هیچ نووسراوێکی فەرمیان سەبارەت بارودۆخی هەرێم بڵاو نەکردوێتەوە چه فراکسیۆنە کوردیەکان و چه فراکسیۆنە شیعە و سونەکانیش تا ئێستا بە هیچ شێوەیەک باسی بارودۆخەکە نەکراوە من لە ئێستا دامەوێ بڕۆمە لای ئەندام پەرلەمانێکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی عێراق تاکو بزانین هەڵوێستی ئەوان چۆنە بێت لەسەر بارودۆخی هەرێم کاک عادل نووری ئەندامی فراکسیۆنی یەکگرتوو کاک عادل لە ئێستادا بارودۆخی هەرێمی کوردستان جۆرێک لە پشێوی دەبینێت ئەو بارودۆخە لە ئێستا داهاتۆتە بەغدا لایەنی فراکسیۆنە کوردیەکان چۆن ئەڕوانەوە باب سڵاو لە جەناب لە تەواوی کارمەندانی نارتی و لە تەواوی بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان بەداخەوە ئەو شتانی کە ئەو پشێوی لە ڕۆژانی ڕابردووە ڕوویدا جێگەی کەسەرەوە جێگەی ئەسەفە دوای ئەوەنە ساڵ لە حکومەتداری لە حکومڕانی لە ئەزمون و تەجروبە ینی دەسەڵاتی کوردستان ئەو مەجارەیدا کە جارێکی دەرفەتی بارگا سووتاندن و کوڕی خەڵک شەیدکردن بە گولەی کورد ئەوە جێگەی کەسەرە جێگەی ئەسەفە بەڕاستی بەڵام یەکشتمان بیر نەچێ ئەوەی کە ڕوویدا من هەر ئێستا لەگەڵ کۆمەڵی فراکسیۆنی عێراقیە باسییان کرد ئەوان ئەنوت شیعەکان بەتایبەت بۆچی ئێمە ڕووداوتم کاکە خەتای ئێوە بوو یەکێکیان کە وەزیر بووە وەزیری بە دارایی عێراق بووە حەز ناکەم ناوکە چون قسەی دوو بە دوو بەبنی کرد وتی وەڵاهی ڕاستەکەی لە 100% وتم چۆن وتی من وەزیری دارایی بووم مالکی ئەمە سڕێکە یەکەم جارە بوترێ لە ئیعلامە وتی شەو ناردی بە شوێنما یەکێک لە مانگەکان وتی سبەی نییە موچەی هەرێمی کوردستان ڕاگریت وتم بۆچی وتی من ئەڵێم ڕایگرا وتم کاکە تۆ خلافەتەیە لەگەڵ سەرکردایەتی تۆ موچە ڕاگری لەبەر ئەوە فشار بکرێت سەر هاوڵاتیان و یعنی ئەمەی کە ڕوویدا ڕووبدا منش باسم کاکە 21 مانگی ڕێکە فشار لەسەر دەرونی هاوڵاتی کوردستانە موچە نییە بۆجە نییە ئەمە تەبیعی تەقینۆک ڕوئەدا ڕەنگە ئەمە تا ئەوەی ئاسایی بێمە خەتای ئێرە بێ بەڵام بەڕاستی ئێمە ئەبێ هەوڵ بدەین لەگەڵ دوێنێش لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و ئەم ڕۆژەوە تا باسی ئەومان کرد کە نابێ ئێمە بێڵین ئەوە بگاتە ئیعلامی عەرەبی و بگاتە ناو ئەروقەی پەرلەمان یان دەستگا سیاسی عێراقیەکان چونکە ئێمە هەرچی بێت دوجار ئەبێ لەسەر مێزی مفاوەزاتی خۆمان لە کوردستان حەلیکەین کەس دڵسۆزی ئێمە نییە من لە دوێنیەوە لە چەند ڕۆژی ڕابردوویشەوە بڕوا بکە سونەکان شیعەکان بە هەموو حیزب و لایەنەکانیان و لە ژێرە پیان خۆشە ئەگەر لەسەر مجاملێکی تۆ بکە پیان خۆشە کە کوردستان ئەو ئاژاوی تیا بێ بۆیە ئێمە ئەبێ هەوڵ بدەین نەگاتە ئێرە کاک عادل وەکو فراکسیۆنە کوردیەکان تا ئێستا هیچ نووسراوێکی فەرمی تا ئەم خولەکە لە بەغداوە هیچ فراکسیۆنی کوردی نووسراوی نەبووە وا چاوەڕوانەکرێت داهاتوودا نووسراو هەبێ وەکو فراکسیۆن وەکو فراکسیۆنی یەکگرتوو قسەی خۆتان نەبێت لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان ئێمە ئەم شەو گەڕاینەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی داوامانە لێرە ئێستا هەر ئەم بەیانی باسی ئەوە کرا کە ئێمە هەمانگیەکمان هەبێ ئیتر بەیاننامەیەک بێ یان ڕێیەکی مشتەرەک بێ بۆی ئەم شتە نەگاتێ ئێرە تەوافقێکمان هەبێ چونکە ئێمە نوێنەری گەلی کوردستانین وڵاتیانی کوردستان هەرێمی کوردستان لێرە بەرامبەری ئێمە عەرەبە بەرامبەری ئێمە کورد نییە ئێمە فەرقمان هەتا جیاوازی لە بینی ئێمە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستانە زۆری جیاوازە لێ هەر کەس تەمسیلی کوتلە و ڕەنگی خۆیەکە بەس لێرە بەڕاستی ئێمە تەمسیلی کوردە ناکەین تەمسیلی کورد دەکەین بەرامبەر عەرەب ئەگەر لەگەڵ عەرەبەکان شتێکمان هەبێ هەمومان بێ یەکدەنگ بین بەڵام نابێ خلافەکە خۆیان بێن ئێرە چونکە ئەمانە دڵسۆزی ئێمە نین کاک عادل لە ئێستادا لە هەرێمی کوردستان یەکگرتوو لەگەڵ کۆمەڵ و یەکێتی لە کۆبوونەوەدان بێ پارتی و گۆڕان وا قسە کرد بۆ دابشکردنی پۆستەکان بێ دوای گۆڕان ئێوە وەکو یەکگرتوو بەشداری حکوومەتێکەکردن لە هەرێمی کوردستان وەکو زانێرەکانی تۆ بەشداری حکوومەتێک ئەکەن کە گۆڕانیتیانە بێت ئەو کاتێک کە لە سوێکی ئاب لە ساڵ 96 ئەحداثەکان ڕوویدا مامۆ سەلاحەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئەو کات قسەی کرد زۆر مهم بوو کاتێک کە یەکێتی هیچ لەناو کوردستان نەمابوو هەمووی لەو دیو بوو کە باس کرا ئێمە مامۆ سەلاحەدین قسەی کرد وتی ئەم کورسیانە خاوەنیان هەیە و خەڵدەنگی پێداون ئەبێ خاوەنەکانی خۆیان بێنەوە ئێستش ئێمە هەمان شت ئەڵێین چی گۆڕان بێشی لایەنەکانی تر بێ هەمووی خاوەنی دەنگی خۆیەتی بەڵێ مراد ئەوە بۆ چوونی عادل نووری ئەندامی فراکسیۆنی یەکگرتوو بوو من نەگەڕێمەوە لای تۆ بۆ ئستۆدیۆ ئەگەر بەڵێ ئومێد البەتە تەماشەبانە نێجادن هەدا لە گۆری